پرۆژەیە خەونی چەندین ساڵە دەکاتە ڕاستی. خەونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکاتە ڕاستی. بە یەک لە باشترین و کاریگەرترین پرۆژەکان لە مێژووی تەواوی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دادەنرێت. پرۆژەی ڕووناکی، پرۆژەیەک بۆ ڕووناکردنەوەی هەرێمی کوردستان. لە 7 ئۆکتۆبەری 2024 مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە یەکێک لە گەڕەکە میلیەکانی شاری هەولێر دەرکەوت و بۆ یەکەم جار پرۆژە تاقانە و کەم وێنەکەی لە مێژووی کۆی کابینەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند و هەواڵی ڕووناکردنەوەی هەمیشەیی هەرێمی کوردستان و پاکبوونەوەی ژینگەی بە گوێی تەواوی خەڵکی هەرێمی کوردستاندا چرپاند. پرۆژەی ڕووناکی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری و کۆتایی هێنان بە 7,000 مۆلیدا کە تەنها دووکەڵ پێشکەشی ژینگە دەکەن و بە دەنگی بەرزیان هاوڵاتیان بێزار و نیگەران دەکەن. ئەم پرۆژەیە لە کۆتایی ساڵی 2026 تەواو دەبێت و بە کۆتایی هاتنیشی بە شێوەیەکی هەمیشەیی و یەکجاری کارەبای 24 کاتژمێری لەسەر تاسەری هەرێمی کوردستان تەرخان دەکات. بە پێی نوێترین زانیاریەکان شاندێکی تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تیمی پرۆژەی ڕووناکی لە گفتوگۆی چڕ و بەردەوامدان ئاماژ لە پێناو ڕێککەوتن لەسەر نرخێکی کەم و جێگیر کە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان دروست نەکات. لە ئێستاشدا ئەم پرۆژەیە گەشتۆتە پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک کار دەکرێت تا لە نزیکترین کاتدا بگات بە پارێزگای هەڵەبجە. بە پێی پلانی پرۆژەکە تا کۆتایی ئەم ساڵ لە سەنتەری شارەکان پرۆژەکە تەواو دەبێت و تا کۆتایی ساڵی 2026 پرۆژەکە دەگاتە کۆی قەزا و ناحیە و گوند و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بە یەکجار کوردستان ڕووناک و ئاوەدان دەکاتەوە و ژینگەیەکی پاکتر و گونجاوتر بۆ ژیان فراهەم دەکات.